هەندێک بەرەو پێشچوون هەن لە ئەوەی کە هەیە لە بینی ئیسرائیل و ئێراندا تەقینەوەیکیش لە ئێران ڕووی داوە هەندێک باز لەوە دەکەن کە ڕەنگە گەڕێکی دیکەی جەنگ لە نێوانم دوو وڵاتەدا دەست پێ بکاتەوە. گفتوگوین پرس و باساکەین لەگەڵ پەیامنێری کورسات نیوز لە تارانەوە سامان سلێمانی گفتوگوێن باسی لەگەڵدا دەکەین. سامان سڵاوت لێ بێم کاتت باش. زانیاریەکان چین لەوێ چۆن باز دەکرێت؟ پێم خۆشە بزانم میدیاکانی ئەوێ چۆن باز لە دوای جەنگی 12 ڕۆژە دەکەن و ئایا باز لە هیچ ئامادەکاریەک دەکرێت کە ئێران خۆی ئامادە بکات بۆ ئەنی جەنگێکی تر گەڕێکی دیکەی جەنگ لەگەڵ ئیسرائیلدا؟ ڕانکۆ سڵاوت لێبێ سڵاو لە بینەرانمان. ڕاستیەکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران بە حکوومەتەوە بە دەستگاکانی ڕاگەیاندن بە دەستگا پەیوەندیدارەکان و تەنانەت بە خەڵکیشەوە لە ماوەی تقریبەن 20 ڕۆژی ڕابردووە کە شەڕەکە کۆتایی هاتووە بەردەوام باس لەوەکەن کە ئەبێ ئەو ئامادەکاری و ئامادەباشیە هەبێت کە ئەگەر هات و دیسان ئیسرائیل بە شێوەیەک لە شێوەکان هێرشێکی تری بۆ سەر ئێران دەست پێ کرد ئەمان ئەم ئامادەیان هەبێ. ڕاستیەکەی ئەوەیە کە ڕاستە شەڕەکە لە ڕووی سەربازیەوە تقریبەن ئەوە سەرلەبەیانی ئەمڕۆ یەک مانگەی لە ڕۆژی یەکەمەوە 11 مانگی ڕابردوو بوو شەڕەکە دەستی پێ کرد. ئەمڕۆ مانگێ بەسەر دەستپێکی شەڕەکە تێپەڕی کە 12 ڕۆژی شەڕ بوو 19 ڕۆژیشی ئاگربەسێ بووە کە بەڕاستی بە شێوەیەک لە شێوەکان توانم بڵم زۆر جیاواز لەو ئاگربەسانی کە پێشتر لە شەڕە جیاوازەکان هەبووە لە نێوان ئێران و ئیسرائیل ڕووی داوە. بەڵام ڕاستە لایەنە سەربازیەکی ئاگیراوە بەڵام لە لایەنەکانی ترەوە ئەتوانم بڵێم هێرشەکان بەردەوام بووە هێرشی ئەلکترۆنیکی بەردەوام بووە لە ماوەوە تەنانەت ئەمەش وای کردووە کە حکوومەت کۆمەڵی ڕێکار بگرێتە بەر بۆ سنووردارکردنی هێڵەکانی ئینترنێت و تەنانەت کۆمەڵی خزمەتگوزاری بۆ نمونە ئێستا لە ناو شاری تاران و لە زۆربەی شوێنەکانی ئێران GPS مۆبایلەکان ئیش ناکە بە شێوەیەکی ئاسایی و کۆمەڵی ڕێکاری وای گیراوەتە بەر لە هەمان کاتدا لە ڕێی دەستگای ئیعلامیەکانەوە بەڕاستی بە تایبەت کۆمەڵە دەستگای ئیعلامی سەر بە یان نزیک لە ئیسرائیل و ڕۆژاوا شەڕێکی ئیعلامی دیسان هەر بەردەوام بووە لە ماوە و ئەبینین بەردەوامیش کۆمەڵی هەواڵ بڵاو ئەبێتەوە کە ئەو هەواڵانە دوایی دەرەکەوێت کە بە هیچ شێوەیەک ڕاست نەبوون. بۆ نمونە شەوی ڕابردوو هەواڵە بڵاو بووەوە کە هێڵی ئاسمانی تورکیش ئێرلاینز هەموو گەشتەکانی خۆی بۆ ئێران و چەند وڵاتێکی تر لە ناوچەکەدا داخستووە مە لە کاتێکدا بوو کام هەواڵە گەڕێتەوە بۆ مانگە پێش ئێستا و بە هیچ شێوەیە هەواڵێکی لەو جۆرە بە شێوەی تازە بڵاو نەبوو بووە. بەڵام تەنانەت دوای کرد کە کۆمەڵی لە ڕاگەیاندن کارەکانیش لە ناوچەکە و تەنانەت لە ناوخۆی خودی ئێرانیش بکەونە هەڵەوە پێیان وابێ کە شتێک ڕوویداوە. لە ڕۆژانی ڕابردووە کۆمەڵێ ڕوودا و لە ناوخۆی ئێران ڕوویداوە کە دیسان لەلایەن کۆمەڵێ دەستگای ڕاگەیاندنەوە وەکو ئەتوانم بڵێم هەنگاوی ئیسرائیل یا کردەوەی تیرۆریستی ئیسرائیل باسکرا. بەڵام ئەوەی لە ڕاگەیاندنە فەرمیەکانی ئێرانە باس ئەکرێ ئەوەیە کە هەموو ئەمانە ڕووداوی جیاواز لە ڕووداوی سەربازی یا تیرۆریستی بوون و ئامادەکاریش بەڕاستی ئەتوانم بڵێم کە بەرپرسان باس لەوەکەن کە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی بەرگریەوە لە ڕووی سیستەمەکانی ئەتوانم بڵێم سەربازی جیاوازەوە هەم ئامادەکاری کراوە هەم لە ماوەی تقریبەن 3 هەفتەی ڕابردووش تاکە ئاگربەسەکە ڕاگەیەندراوە بەرپرسان نەڵێن کە هەوڵێکی زۆریان داوە کە ئەو شوێنانەی کە زیانیان پێگەیشت بوو لە ماوەی شەڕە 12 ڕۆژەکەدا نۆژەنیان بکەنەوە ئامادەیان بکەنەوە. بەڵام وردەکاریەکانی بەڕاستی وەکو زانیاری سەربازی دیار نییە و زۆریش سروشتیە کە لە حاڵەتێکی ئاوا نە حکوومەتی ئێران و نەش حکوومەتێکی تر وردەکاری ئەم بابەتە باس نەکا. بەڵام لە هەموو گرنگتر ئەتوانم بڵێم هەوڵێکی جددی و چڕی دیپلۆماسیە کە لە ئاستی باڵا بەرپرسانی ئێرانی پەیڕەویان کردووە هەر لە ڕۆژی یەکەمی شەڕەکەەوە تا ئێستا لە ئاستی سەرۆک کۆمار و بە تایبەت وەزیری دەرەوەی ئێران کە کۆمەڵە دیدار و کۆبوونەوە و تەنانەت پەیوەندی تەلەفۆنی و ڕاستەوخۆ ناڕاستەوخۆی لە ئاستی جیاوازەکاندا بەڕێ بردووەوە. ئەمڕۆژ کە پرس کۆنفرانسی وتەبێژی وەزارەتی دەرەوە بوو باس لەوە کرا کە هەوڵەکان بە هەمان ئاراستە چڕکراوەنەوەتەوە و تەنانەت بڕیاریشە لە ڕۆژانی داهاتووە دیدار و کۆبوونەوە لە نێوان ئێران و وڵاتانی ئوروپایی بەڕێوە بچێت کە ئەزانین لە ئێستادا وڵاتانی ئوروپایی لەبەر بابەتی ئستنەبەک یا گەڕانەوە بۆ پێش بەرجام یا ڕێکەوتنی ئەتۆمی لە ئێستادا هەواڵەکانی تایبەت بەوان زۆر گەرمەوە باس لەوە کرێت کە ئێرانیش کۆمەڵی هەوڵی خستووەتە گەڕبەوەی نێڵێ ئەو شتە بەڕاستی جێبەجێ بکرێت چونکە ئەتوانێت
ئاستی قەیرانەکە باتە ئاستێکی تازەوە بۆ شێوەیە کە بەرپرسانی ئێرانی ئەڵێن چالاکردنەوەی ئستنەبەک یا گەڕانەوە بۆ پێش بەرجام ئەتوانێت تەنانەت لە هێرشی سەربازیش لەم قۆناغەدا بۆ پەیوەندیەکان مەترسیدارتر بێەوە لە هەمان کاتیشدا کۆمەڵی هەوڵی ناوچەی بە تایبەت هەن لەلایەن وڵاتانی بە تایبەت دیسان عەرەبیەوە بۆ بە جۆرە لە جۆرەکان ناوبژیوانیکردن و نێوەندگیری لە نێوان ئێران و ئەمریکا بۆ زیندووکردنەوەی ڕێکۆتنەکانی نێوانیان بەڵام لە ئێستادا گەورەترین مەرجی ئێران بۆ بەڵێ ئەنی خۆی دەوترا ئەو گورزەی کە لە ئێران وەشێندرا زیاتر بۆ بوو کە جۆرێک لە نەرمی بنوێنێ بەڵام ئێستا ینی ئەوەی لە ئاستە میدیایەکەدا ئێمە دەیبینین ینی واز ناکرێت ئێران نەرمیەکی ئەو تۆ بنوێنێ ینی جۆرێک لە ویستیان سازشی پێ بکەن بەڵام وا دەرناکەوێت لە هەڵوێستەکانیدا ئێران هیچ جۆرە سازشێک بکە ئەمەیەوە لە ناوخۆشدار واستی پێ دەکەن ڕانکۆ یەکشت نابێ لە بەرچاوی بگرین ئەوەیە کە لایەنی بەرامبەر کە ئەتوانین بڵێن ئیسرائیل و ئەمریکا بە پلەی یەکەم و ڕاگەیاندنەکانی نزیک لەوان لە ماوەی دوای شەڕدا هەوڵیانداوە دوو بابەت زۆر زەق بکەنەوە یەکی دەستکەوتەکانی خۆیان زۆر گەورە بکەنەوە لە هەمان کاتدا ئەو زیانانش کە بەریان کەوتووە بچووکی بکەنەوە کە نمونونەکەیمان لە ئەوەی ئەلعودەیت بینی لە ڕۆژانی ڕابردووە ڕاگەیەندرا کە یەکێک لە سیستمە گرنگە بەرگریەکانی ئەو ناوەندە ئەمریکاییە لە قەتەر زیانی پێگەیشتووەمە لە کاتێکدا بوو کە لە ڕۆژانی ڕابردووە بە هیچ شێوەیە باس لەوە نەئەکراوە تەنانەت دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش زۆر بەڕوونی ڕەتیە کردەوە کە هیچ زیانێ بۆ و ناوەندە ئەمریکاییە لە قەتەر گەیشتوێ بەڵام لە ڕۆژانی ڕابردووە دۆناڵد ترامپ بە تەنزەوە سامان باسیەوەی کرد سامان دۆناڵد ترامپ بە تەنزەوە باسی کرد لە یەکێک لە قسەی بۆ خەڵکێک کرد لە یەکێک لە ویلایەتەکان وتی خەڵکی باشن ئێران پێیان وتوین ئەو بنکەیەتان بردومانەکەین سعات ئەوەندە ئەیکەین وتی ئێمەش دوو ئەفسەرمان لەوێ بوو دوو سەربازی ئەمریکی لەوێ بوو سەربازەکان ئەو جوانە بوون کە سیستەمە بەرگریەکەیان کار پێ کرد ینی بە جۆرێک لە تەنزەوە باسی ڕووداوەکەیە کرد بەڵام ڕەنگە لە واقعدا بۆ شێوازە نەبێ ئەوەیە کە تۆ باسێکی بەڵێ هەرو شتێک کە من وتم ئەوان دەستکەوتەکانی خۆیان زۆر گەورەتر ئەکەنەوە و زیانەکانیش بچووک ئەکەنەوە و ئەمەش لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە کراوە بەڕاستی یان نمونەیەکی تر ئەو هێرشەی کە ڕۆژی دووشەممەی یەکەمی شەڕ لە ڕۆژی چوارەمی شەڕەکە ئەو هێرشێکی کرایە سەر ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتمانی ئێران کە سەرۆک کۆمار و هەموو سەرکردە باڵا سیاسی و سەربازیەکانی ئێرانی تیابوو شکستی هێنا ئەمە بەڕاستی شکستێکی گەورە بووە دیارە ئەوان ئامانجیانەوە بۆ کە لەو ئاستەشدا لە ئێران زیان بگەێنن کە ئەزین لە ڕۆژانی ڕابردووە ڕاگەیەندرا کە تەنانە سەرۆک کۆماریش بە شێوەیەکی کەم ئەلبەتە بریندار بووەوە هەمووەمانە نیشانەدا کە لایەنی ئێرانیش دەستکەوتی هەبووە و ئەمەش لەلایەکەوە وای کردووە کە بەڕاستی لە ئێستادا ئەو پرسیارەی کە تۆ ئەیکەی لایەنی ئێرانی دەنگی وەکو پێش هێرشەکان دلێر بێ و لە مەرجەکانیشی وازی نەهێناوە تەنانەت باس لەوە کاڵە ئێمە دوو مەرجمان بووە پێش دانوستانەکان پێش هێرشە سەربازیەکەی ئیسرائیل مەرجی یەکەم مافی پیتاندنی یۆرانیۆم لە ناوخۆی ئێران دووەم هەڵگرتنی سزا ئابوووریەکان و گەمارۆکان بە شێوەیە کە ئێران لەسەر ئەرزی واقع سوود ببینێ لە پەیوەندی بازرگانی لەگەڵ وڵاتانی دەرەوە لە ئێستادا تەنانەت مەرجیشی زیاکردوە مەرجی سێهەمی ئەوەیە کاڵێ ئەبێ گەرنتیە دڵنیایی ئەومان پێ بدرێت کە لە کاتی دانوستانەکانە هێرش نەکرێتە سەرماوە لە هەمان کاتا بڕێ جاریش باس لەوە کرێت کە بێ قەرەبوویە و زیانانش بکرێتەوە کە هەرچەنەمە تا ڕادەیە کە توانم بڵێم زۆر جددی نییە زیاتر وەکو کارتێکی گوشار بەکاردێ بۆ قەرەبووکردنەوەی و زیانانەی کە لایەنی بەرامبەر لە شەڕەکەدا بە ئێرانی گەیاندووە بەڵێ لە ناوخۆی ئێرانیش هەست بەوە ئەکرێت کە لایەنی ئێرانی نایە ئەوێ بەڕاستی واز بێنێ لە خواستەکانی هۆکارێکی شێگەڕێتەوە بۆ ئەزمموی ئێران نەتەنها خۆی بەڵکو وڵاتانی تریش بۆ نمونە عێراق لیبیا وڵاتانی ترکە لەگەڵ ئەمریکا سەردەمێک کێشەیەکی هاوشێوەیان بۆ ڕێکەوتون هەر کاتێوازیان لە یەکێک لە مەرجەکانی خۆیان هێناوە یارێک لە توانەکانی خۆیان هێناوە لە ینی بەرامبەر بەردەوام مەرج و خواستی تازە هێناوەتە ئاراوە و تەنانەت گەیشتووەتە جۆرە لە جۆرەکان کە لە ینی بەرامبەری بە تەواوەتی چەک کردووە و اینجا بە ئاسانی توانیوێتی هێرش بکاتە سەری بۆیە لە ئێستادا لایەنی ئێرانی بابەتی ئەتۆمی لەلایەک لە هەمان کاتە توانە موشکیەکانی خۆی کە بەڕاستی لە ئێستادا ئەتوانم بڵێم وای کردووە کە دەستێکی باڵای هەبێ لە هاوکێشەکانە
واز لەوە نایانێەوە تەنانەت لە تۆڕە کۆمەڵاتیەکانی شاسەیرەکەین تەنانەت ئەو کەسانش کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنی لایەنی حکوومەت ئەزانن لە ئێستادا پێیان وایە کە هەر حکوومەتێک هەر دەسەڵاتێک هەر کەسێک لە ئێران لەسەر دەسەڵات بێت و لەسەر حکوم بێت و دانوستان بکە نابێ واز لەو توانانە بەتای بە توانای موشکی بهێنێ چونکە پێیان وایە ئەمە دەرگا کاتەوە بۆ کۆمەڵی خواست و مەرج و بابەتی تازە لەلایەن بەرامبەرەوە کە دیار نییە کۆتاییەکەی ئەگابەکەوە ئێران ئەو ئەزمونە بەکارەهێنێ نایەوێت بگاتە قۆناغێکە هیچ شتێکی بەدەستەوە نەمێنێت و لەسەر هیچ دانوستان بکات و لەلایەکی تریشەوە پێی وایە کە هەموو ئەم دەستکەوتانە کە هەیەی هەم لە ڕووی یاسانە و دەوڵەتەکانەوە مافی خۆیەتی و حەقی خۆیەتی هەم لەلایەکیشەوە کۆمەڵی دەستکەوتی ناوخۆین کە خۆی بە توانای خۆی بەرهەمی هێناوە هاوردەکراونیە بۆیە باسانی دەستی لە هەڵ ناگرێت. باشە سامان یەکی تر لەو بابەتانەی کە لە جەنگەکەدا بە تەواوی هەستی پێکراویشەوە بوو کە ئەنی جۆرێک لە کۆدەنگی هەبوو لە ناوخۆی ئێراندا جۆرێک لە هاو هەڵوێستی و هاوسۆزی هەبوو بۆ دەوڵەتەکە بەڵام ئەنی والێک دەدرایەوە کە نیزامەکە دواتر وەبەرهێنان لەمەدا بکە ئەم یەکدەنگی و هەڵوێستیە بخۆزێتەوە بە تایبەت لەلایەنەوانەی کە ینی پێشتر ڕەخنەگر بوون لە نیزامەکە بەڵام لە ماوەی جەنگەکەدا ئەنی ستایشی وڵاتەکەیان دەکرد و ببوونە بەشێک لەو تەوژمەی کە بەرگری لە وڵاتەکە دەکرا. ئەنی هەندێک پیان وە بوو کە نیزامەکە دواتر وەبەرهێنان لەمەدا دەکا و دەست بەمەوە دەگرێ و ستایشی ئەم یەک هەڵوێستیاکە بەڵام هەندێک ئێستا دەڵێن ینی بە پێچەوانەوە زۆر تونتر بوون بەرامبەرەوانی کە جۆرێک لە جۆرەکان گومانیان لەسەر بوو بێ یا ڕەخنەیەکیان نەبوو بێ. ئێوە لەوێن چۆنی دەبینن خوێندنەوەتان بۆی چییە؟ ئایا کامدیوە حەقیقەتەکەیە و ئێستا نیزامی ئێرانی چۆن مامەڵە دەکات؟ ڕاکۆ ئەم گۆڕانکاریە یا ئەم خواستە لە ئاستی دروشمەکان و قسەکردن و وتەی بەرپرسانیشە ئەبینرێ بۆ نمونە من یەک نمونەی ڕوون بهێنمەوە پێشتر پێش ئەم شەڕەی ئێران و ئیسرائیل لە ناوخۆی ئێران کۆمەڵی لایەن باسییان لەوە کرد کە حکوومەتی ئێران ناوەڕۆکێکی سەرەکی هەیە کە پێی ئەوت هەستەی سەخت واتە ئەو بەشەی کە لە هەر حاڵەتێکە لایەنگری حکوومەتن و ئامادەن تا خاڵی کۆتایی بەرگری لە حکوومەت بکەن و هەمیشە باس لەوە کرا کە ڕێژەیەک لە ناوخۆی ئێران باس لە ژمارە جیاوازەکان ئەکرا بەڕاستی کە ئەمانە ئەو لایەنە بەرگریکارن کە تا قۆناغی کۆتایی لەگەڵ حکوومەت هەن و حکوومەت ئەبێ ئەمانش لە سیاسەتەکانی خۆیان لە بەرچاو بگرێت و هەر پلان و بەرنمەیەک دانێ ڕەزامەندی ئەو لایەنە لای گرنگ بێت چونکە ئەو لایەنەیە تا کۆتایی لەگەڵ حکوومەت هەیە و بەرگری لێ ئەکا. بەڵام بینیمان لە شەوانی ڕابردووە محەممەد باقر قاڵی باف سەرۆکی پەرلەمان زۆر بەڕوونی باسی لەوە کردوتی ئەمە گەیشتونێتەوە ئەنجامەی کە ئەو هەستەی سەختی دەسەڵاتە لە ناوخۆی ئێران یا ئەو لایەنە بەرگری کارە تا قۆناغی کۆتایی لە حکوومەت لە ناو خەڵکی ئێرانە هەموو 90 میلیۆن دانیشتوانی ئێرانن و ئەمە ئێمە لە وتە جیاوازەکانە ئەیبینین و بەڕاستی دەنگۆی ئەوەش هەیە کە کۆمەڵی هەنگاوەڵ بگیرە لە بوارە جیاوازەکانە تەنانەت باس لە بە شێوەیەکی نافەرمی وەکوچی سامان 24 کاتژمێری ڕابردووە بەڵێ بۆ نمونە لێبوردنێکی گشتی بۆ زیندانیانی سیاسی ئەمە بابەتێکی زۆر گەرمە تەنانەت ئەوترێت کە دوێنێ وەزیری ناوخۆی ئێران دیداریە بووە لەگەڵ کۆمەڵی سیاسیە کە ئەم سیاسیانە لە باڵە جیاوازەکان بوون و باسی ئەمەی کردووە بەڕۆنی وتێتی کۆمەڵی هەنگاومان لە بەردەستەوەیە بۆ ئەوەی کە کۆمەڵە لە زیندانیانی سیاسی بەر لێبوردنێکی گشتی بکەون و ئەگەری هەیە کام لێبوردنە بەڕاستی زۆر بربڵاو بێ لە هەمان کاتا باس لەوە هەیە دوای هێوەربوونەوەی بارودۆخەکە و دڵنیابوونی حکوومەت و خەڵکیش لە دووبارە نەبوونەوەی هێرشە سەربازیەکانی ئیسرائیل کۆمەڵێ ئاسانکاری بکرێ لە بابەتی ئینترنێتدا چونکە زانین لە ئێستادا هەروەکە ئاماژەم پێدا هێڵەکانی ئینترنێت تەنان لە چاو پێش شەڕیش سنووردارتر کراون ئاسانکاری بکرێەوە کۆمەڵێ لەو تۆڕە کۆمەڵایەتیانە کە پێشتر داخرابوون بە یەک جارێکی بکرێنەوە و هەموو ئەم هەوڵانە بەڕاستی باسی هەیە و ئەتوانە بڵێم لە ئاستی باڵاشدا لە لایەنە سیاسی جیاوازەکان لانی کەم لە قسەکردنا و لە ڕاگەیاندندا پاشەکشەی لێ نابینرێەوە
کۆمەڵی هەنگاوی کردەوەیش بۆ نمونە نراوە بۆ نمونە هەرچەند پێش شەڕەکەش تا ڕادێ ڕوبەڕووبوونەوەی بابەتی باڵاپۆشی و حجاب تا ڕادێ لاواز بوو وەکو جاران نەبوو بەڵام دەنگۆی ئەوە هەبوو کە لە بڕێ ناوچەدا دیسان حکوومەت کۆمەڵی ڕێکار بگرێتە بەر یان ئۆتۆمبیلی ئەو کەسانەی کە خەڵکەکە بێ حجاب بوونیا حجابی یاساییان ڕەچاوناکردیان تا پێشەڕەکەیش مسجیان بۆ ئەچوو بۆ خاوەن ئۆتۆمبیلەکان و دوای چەند جار ئەبوایە بۆ ماوەیەکی دیاریکرا ئۆتۆمبیلەکانیان یەکسەر ڕابگرن بەڵام ئەوە نەماوە لە ماوەدا و هەموو هەنگاوانە لەو بوارەدا ڕاگیراون و بە هیچ شێوەیە تۆ لە ناوشاری تارانش تەنانەت خەڵکێکی زۆری بە حجاب ببینی چ بە ئۆتۆمبیل چ بە پیاسە هیچ جۆرە هەنگاوێک لەلایەن حکوومەتەوە ناگیرێتە بەر و ئەم ئاسانکاریە لەو بوارەدا تا ڕادەیەک ئەمینێ بەڵام لە بواری سیاسی هەروە کاماژەم پێدا ئەو دەنگۆیان هەیە کە بەرحاڵ حکوومەتەوەیە کۆمەڵی هەنگاوەڵ بگرێت بۆ ئەوەی کە پێی وایە خەڵک لەو ماوەی ئەو 12 ڕۆژەدا شتێکیان نیشانداوە کە پێشتر چاوەڕوان نەئەکرا. سامان بگەڕێنەوە بۆ دیوە سەربازەکەی دوای پێم خۆشان دەخسە لەسەر نرخ و بازار و ئەو بابەتانە شەکەین بەڵام پەرلەمانی ئێران یعنی بە داواکاری یەکێک لە پەرلەمانتارەکان کە پارە بودجە بۆ وەزارەتی بەرگری بۆ سوپا بۆ بەتایبەت سیستمی بەرگری و وڵاتە زیاد بکرێ ڕێژەکەی 100 وابزانم بەو شێوازەیە و پارەی کە بۆیان تەخسیسەکرێ پێیان بدرێ و ینی زیاکردنی ئەم بڕا بۆ سیستەمی بەرگری بۆ هەر با بڵێن بەرگری وڵاتەکە بەگشتی بۆ سوپا بەگشتی چه ئاماژەیەکی لێ خوێندرێتەوە؟ ئایا ئەمە جۆرێکە لە ئامادەکاری بۆ ڕانکۆ بەشێک لە پرسیارەکەتم نەبیست بەڕاستی ئینترنێتەکە بڕا بەڵام هەروە کە ئاماژەم پێدا ئەگەر پرسیارەکەمت بۆ دووباراکەمەوە ئاماد سامان ینی لە پەرلەمانی ئێرانیا بە پێشنیاری یەکێک لە پەرلەمانتارەکان داوای کردووە و پرۆژه یاسایەکێ بوو لە پەرلەمان پێما بێ تێپەڕی دوێنێ بوو ئەگەر هەڵە نەبم ئەگەر زانیاری ورترت هەیە بۆم ڕاستکەرەوە ینی بڕیار لەوە درا ئەو پارەی کە با بڵین پارێکی زۆرتر تەخسیسکەن بۆ سیستمی بەرگری ینی بۆی ڕوونتر بێ ئایا ئەمە ئامادەکاریە بۆ جەنگ یان تەنها لە چوارچوی بەهێزکردنی سیستمی بەرگری وڵاتەکەدا؟ ئەتوانم بڵێم هەردووکی چونکە ئێران پێش ئەم شەڕە پێی وا بوو کە ئەگەر شەڕێکی ژووبا شەڕەکە شەڕێکی سنووردار و دیاریکراو ئەبێ بۆ نمونە زیاتر بۆ بنکە ئەتۆمیەکان بەڵام بینیمان لەم شەڕەدا لەم شەڕە 12 ڕۆژەدا ئیسرائیل کۆمەڵی شوێنی پێکا کە بە هیچ شەوەیەک چاوەڕوان ناکرات تەنان شوێنی مەدەنیشی گۆڕە ئەمڕۆ لە پرس کۆنفرانسی وتەبێژی وەزارەتی دەرەوە سەرۆکی مانگی سووری ئێرانی هاتبوو کۆمەڵە شوێنی تایبەت بە مانگی سووری ئێرانی پێکێنرا بوون کە لە هەموو شەڕەکانە بەپێی هەموو یاسانێ و دەوڵەتیەکان ئەمانە لە شەڕا شوێنی پارێزراون لە شوێنە سەربازیەکانیش بە هەمان شێوە کۆمەڵێک ناوەندی بەرگری لە ئێران یا ڕادارەکانی بەرگری کرانە ئامانج کە بە هیچ شێوەیە چاوەڕوان ناکرا یا کۆمەڵێ پێگەی سەربازی کرانە ئامانج کە بە هیچ شێوەیە پەیوەندی بە شەڕی ئێران و ئیسرائیل تایان لە قۆناغەکانی داهاتووشدا نییە و هەموو ئەمانە وای کرد کە بەڕاستی حکوومەت بە جۆرە لە جۆرەکان تووشی ئەو شۆکە بێ کە بیاوێت پلانی هەبێ هەم پلان هەیە بۆ زیادکردنی بودجەی سەربازی چونکە زین بودجەی سەربازی ئێران لە چاو بۆ نمونە وڵاتانی ناوچەکەش تەنانەت بودجەیەکی زۆر نەبووەوە لە پلەیەکی زۆر خوارایە لە ئاست تەنانەت جیهانیشدا لە ساڵانی ڕابردووە بەڵام لە ئێستادا پلان هەیە هەم بۆ بەهێزترکردنی خۆیان هەم بۆ قەرەبووکردنەوەی بەشێک لەو زیانانەی کە پێگەیشتووە هەم بۆ ئەوەی کە پێوتێت دوکترینیا سیاسەتی بەرگری ئێران چونکە لە ئێستادا ڕووداوەکان بە شێوەیە بووە کە ئێران ڕوبەڕووی شەڕێک بووێتەوە کە کۆمەڵی شوێن کراونەتە ئامانج وە شەڕەکە بە شێوەیە ڕوویداوە کە پێویستە لە کۆمەڵی شوێندا کۆمەڵە گۆڕانکاری و بەهێزترکردن هەبێ کە کەموکورتیەکانی پێشوو قەرەبوو بکاتەوە بۆیە پرسیارەکەی تۆ ئەتوانم بڵێم بۆ هەردوو بابەتەکەیە هەم قەرەبووکردنەوەی ئەو زیانانە و هەم بەهێزترکردنی پێگەی بەرگری خۆی لە ئاست ڕووداوەکانە. باشە سامان لەناو خەڵک داوای کە بەرخەڵکێکی لەویانە خۆیان بە براوە دەزانن خۆیان بە سەرکەوتوو دەزانن ئەوەی کە ڕاستیەکەی ئەوەیە کە ڕانکو ئەوەی من لە خەڵکی ئاسایی کارم بەسەر ئەوەی سیاسیەکان و ئەوانەی کە ئەجندای سیاسیەوە هەیە من زۆرینە لە شارێک و بەڵێ لە شاری تاران من لەیان ئەبیسم ئەوەیە کە پێیان وایە لە قۆناغی یەکەمە حکوومەت و خەڵکی ئێران هەم زیانیان پێگەیشت هەم شوک بوون هەم فێڵیان لێکرا چونکە پێیان وایە کە ئەمریکا خەریکی دانوستان بوو بەڵام لە ژێرەوە
ئامادەکاری بۆ هێرشە کرد و هێرشەکەیش ڕاستە بە ناو ئیسرائیلەوە کرا بەڵام بێ هاوکاری و بێ یارمەتی و بێ گڵۆپی سەوزی ئەمریکا ئەم هێرشە جێبەجێ نەکراوە بەڵام لە هەمان کاتدا پێیان وایە سەرڕای شکستەکە سەرڕای زیانەکان و سەرڕای فێڵەکە ئێرانیش دەستی باشی وەشاندووە ئەوەی کە خەڵک ئەیڵێ بە زمانەکەی خۆیان و توانیویەتی هێزێک لە خۆی نیشان با کە لایەنی بەرامبەر چاوەڕوانی نەکرد لایەنی بەرامبەر پلانی ئەوە بوو کە سەرەتا هێرشێکی سەربازی بکە کۆمەڵی کەسایەتی سەربازی و ناوەندی گرنگ لەناو بە لە قۆناغی دووەمە کۆمەڵی بەرپرسی سیاسی بکاتە ئامانج و لە ناویان بە و دوا بە دوای ئەوەی هەل بۆ ئەوە بڕەخسێنێت کە خەڵک بێنە سەر شەقام و دژی حکوومەت بوەستنەوە لەو حاڵتا حکوومەت نەتوانێت خۆی کۆ بکاتەوە بەڵام بینیمان قۆناغی یەکەم بە ئامانجکردنی ناوەندە ئەتۆمیەکان و ناوەندە سەربازیەکان و کەسایەتی سەربازیەکان تا ڕادەیە سەرکەوتوو بوو بەڵام بە ئامانجکردنی کەسایەتە سیاسیەکان شکستی هێنا خەڵک نهاتنە سەر شەقام بە پێچەوانەوە زۆر یارمەتی دەربوون هەم بۆ خۆیان و هەم بۆ حکوومەتیش و لە هەمان کاتیشدا نایەنتوانی شپرزەیی دروست بکەن لە ناوخۆی ئێران چ لە ئاست بەڕێوەبردندا و چ لە ئاست حاڵەتی دەرونی خەڵکیشداوە ئەم شپرزەیی دروست نەکردنەوەی کرد کە حکوومەتیش لە ماوەیەکی کەم ئێمە زانین لە نزیکەی 15 ساعت تقریبا دوای یەکەم هێرشی ئیسرائیل ئێران یەکەم هێرشی خۆی دەست پێ کرد و ئەمە نیشانیەدا کە حکوومەتیش سەرڕای ئەوەی کە فەرماندە باڵا سەربازیەکانی خۆی لەدەستدا بوو هەموو ئەو کەسانەی کە بڕیاردەر بوون بۆ هێرشی پێچەوانە بۆ سەر ئیسرائیل لە شەوی یەکەما کوژرابوون بەڵام توانی لە ماوەی چەند سعاتێکە دیسان خۆی هەڵسێنێتەوە و هەروە کاماژ بەڵێ لە هەمان ڕۆژی یەکەمە بتوانێت یەکەم وەڵام باتەوە ئیسرائیل کامە لایەنی بەرامبەر ئەسەن چاوەڕوانی ناکرد سامان لەما 12 ڕۆژەدا دەمان بینی ینی کۆگای سوتەمەنی سەرچاوی وزە ئیسرائیل هەندێک شوێنی دەکردوە ئامانج کە وا پێدەچوو کاریگەرێکی گەورە لەسەر ئێران بکە ئێستا پێم خۆشە وەڵامی ئەمانم بیتەوە بۆی نیکەم بە چەند پرسیارێک ڕەوشی کارەبا لەوێ چۆنە ڕەوشی بنزین و سوتەمەنی و غاز و ئەوە چۆنە و ڕەوشی خواردن و پێویستیەکانی ڕۆژانە چۆنە ئایا گرانتر بوون بەراورد بە جەنگی 12 ڕۆژە یانەر وەکو خۆیانن ڕەوشی دەستکەوتنی نان چۆنە ئایا ئاساییە ڕانکۆ پێش شەڕەکە هەر تقریبا 2 مانگ پێش شەڕەکەش هەر لە کورسات نیوزیشەوە باسمان کرد بوو حکوومەتی ئێران لەبەر کۆمەڵێ هۆکار کە پێشتر باسمان کردووە پلانیدا نابوو بۆ بڕینی کارەبا لە هەموو شارەکانی ئێران بە تارانیشەوە کە هەفتانە چەند جار هەر شوێنێک بۆ 2 سعات کارەبایان ئەبردراوە ئەمە بۆ کۆنتترۆلکردنی بابەتی کارەبا بوو بۆ ئەوەی کە پێش هاوین بابەتەکە کۆنتترۆل کرێت و لە هاوینە کە هەوا گەرمتر ئەبێ بابەتەکە لە کۆنتترۆل دەرنەچێت ئەو سیستەمە بە هەمان شێوە بەردەوامە و بۆ نمونە من دوێنێ خۆم 2 سعات کارەبام نەبووە بڕیارە ڕۆژی پێنجشەمەش ڕاشگەیاندراوە ڕۆژی پێنجشەمەش 2 سعاتی تر کارەبای ماڵەکەم ببردرێ ئەمە 2 سعات کارەباتان پەیوەندی بەڕاستی بە شەڕەکەەوە نەبووە لە هەفتەیەکە دوودانە 2 سعاتی ئەم هەفتە بۆ من ڕاگەیاندراوە بەڵێ کە بڕێ هەفتە ئەڕوا بۆ 3 جار 4 جار بەڵام ئەمە پێش شەڕەکەش هەبوو یانێ پەیوەندی بە شەڕەکەەوە نیە بڕینی ئەو کارەبایە بەڵێ وڵا بەداخۆسامانە بێ بڵێم بنزین بۆن بەداخەوە بێ بڵێم خۆشببختانەی مە لە جەنگیشدان نەبووین بەڵام لە هەندێک شوێن ئێستا 2 ساعت کارەبای نیشتیمانی هەیە یانیەوە ئێران 12 ڕۆژ لە جەنگدا بۆ لەگەڵ ئیسرائیلە زۆربەی سەرچاوەکانی وزەی بەرکەوتون 2 ساعت کارەبانی هێشتا لێرە و لێ ڕەخنەشیان لێ دەگرین دەڵێن چیان بەسەرهات ینی ڕەخنیان لێ دەگرین بەڵام لێرە بەداخەوە لە هەندێک ناوچەلارێمی کوردستان 2 ساعت 3 ساعت 4 ساعت تا 5 ساعتێک کارەبای نیشتیمانی هەیە ینی هەیە تا 2 ساعتیش لە هەندێک ناحیەکان گەشتووە بەوە بەداخەوە بەڵێ بەداخەوە ئەو بابەتە هەیە بەڵام ئەبێ ئاماژە بەوەش بەم ڕانکۆ خاڵێکی گرنگ ئەوەیە کە تەنانەت دژبەرانی مەسعودی پزیشکانیش باسیەکەن ئەڵێن لەم ماوەی 12 ڕۆژ شەڕا دوای ئەوەشدا حکوومەتەکەی و توانیوێتی لە کۆنتترۆلکردنی و بابەتانە زۆر سەرکەوتوو بێ و تەنانەت ئەتوانم بڕێم لە ئێستا بۆ نمونە بنزین هیچ کێشەیەک نییە بنزین خانەکان هەم بنزینیان هەیە هەم قەرەباڵغیش نین و هەر سعاتێ لە 24 کاتژمێری شەو ڕۆژا بڕۆی بنزین هەیە کێشە لەوا دروست نەبووە بابەتی گرانی بەڕاستی ئەتوانم بڵێم لە سانەوە پێنجی پەیوەندی بە شەڕەکەەوە نییە ئەو گەمارۆ ئابووری و گوشارە ئابووریە کە لەلایەن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایە بە تایبەت ئەمریکا لە ماوەی
ڕابردووە هەبووە ئەو بابەتەی دروست کرده بوو و دابەزینی نرخی تمەن کاریگەری لەسەر بازاردا نابوو. دوای شەڕی 12 ڕۆژە بڕێ گرانی لە بڕێ شتا بەڕاستی ئەبینرێ هەرچەند حکوومەت هەوڵی داوە تا ڕادەیەکی زۆر نرخی تمەن کۆنتترۆل بکە تۆزێ هەڵسان و دابەزین بەخۆیەوە ئەبینێ ڕۆژانە و هەفتانە بەڵام تا ڕادەیە کۆنتترۆل کراوە هەرچەند بڕێ کەس پێیان وایە کە ئەمە بەشێک یەگەڕێتەوە بۆیە کە بەڕاستی بازارەکان ڕاگیراون و خەڵک لەبەر ئەوەی کە نازانن چی ئەبێ ئەم پرسیارە گەورە هەیە چی ڕوو ئەدا دوای ئەمە وای کردووە بڕێ لە بازارەکان و ئیشەکان بەڕاستی ڕاگیراون خەوتون خەڵک چاوەڕوانەوە ئەم چاوەڕوانی وای کردووە کە ئەو جم و جۆڵە هەمیشە یەکە لە بازارە هەیە. من ئەمڕۆ لە وەزارەتی دەرەوە هاتمەوە لە شقامی فردەوسی کە ناوەندی دراوی تارانە بەڕاستی سەیرم ئەکرد ئەم بینی کە زۆربەی دوکاندارەکان کە کڕین و فرۆشتنی دراوە بیانیەکان ئەکەن خەریکن دانیشتون بۆ خۆیان خەریکن قسەی خۆشەکەن یانێ نە خەڵکێک دێ نە خەڵکێک ئەڕواایە و ئەم ڕاگیرانی بازارە بەڕاستی کاریگەری داناوە ئەبێ چاوەڕوامی بزانین قۆناغی داهاتوو چییە بێ ئایا دانوستانێک ڕووەدا ئایا ئەم دانوستانە کرانەوەیەک لە ئابووری ئێرانەکە ئایا قۆناغێکی تر قەیرانەکە قوڵتر ئەبێتەوە هەموو ئەمانە ئەتوانێت بەڕاستی تا ڕادێ بەرچاوڕوونیمان پێ بەڵام لە ئێستادا حکوومەت توانیوێتی بە شێوەیەکی باشە دانی کەم لە دابینکردنی پێداویستی ڕۆژانەکانە سەرکەوتوو. دو پرسیارم ینی ئێمە دەزانین بە ڕێککەوتن بەڕێکەوتنی ئێران و ئەمریکا خودێران و ئیسرائیل ئێران و ئەمریکاوە باس بکەین کە شکڵە گشتیەکەیە ینی ئەم قەیرانە ناوخۆیانە کەمە بدنەوە مەسەلەن بەهای دراوی وڵاتەکە بەرزە بێتەوە و کەلوپەل و پێویستی زۆرتر دێ بۆ وڵاتەکە حیسار و گەمارۆکەی لەسەر نامێنێ ئایا خەڵک داوای ڕێکەوتن و سازش لە دەسەڵاتەکە دەکا ینی دەڵێ لەبەرەوەی ژیانمان وابێ ئەبێ ڕێکەوین ئەبێ سازشکەی نەبێت تەسلیم بین. ڕانکۆ پێش شەڕی 12 ڕۆژە ئەم داواکاریە زۆر ڕوون بوو خەڵک ئەیانوت تەنانەت حکوومەت ئەگەر پێویستە واز لە مافە سەرەتاییەکانیش کە بابەتی بۆ نمونە پیتاندنی یۆرانیۆم و موشک و هەر شتێک هەیە بهێنێ تەنانەت پێشتر لەوەش خەڵکەیانوت ئەبێ ئێران واز لە بەرگریکردن لە وڵاتانی تر بۆ نمونە لە خەڵکی سووریە لە لوبناان لە عێراق لەوانە بێنێ و بە هەر شێوەیەکەیە لەگەڵ ئەمریکا ڕێکەوێ بەڵام دوای شەڕی 12 ڕۆژە بەتایبەت ئەو فێڵەی کە خەڵک ئەڵێن ئەمریکا لە ئێرانی کراروە کە ئاماژەم پێدا ڕۆژی تەنانەت پێنجشەممەش دۆناڵد ترامپ ڕایگەیان وتی ئەمە قەراری یەکشەمە لەگەڵ ئەمریکا ئێرانیەکان کۆبینەوە شەوەکەی هێرش کرایە سەر ئێران لە ئێستادا ڕای خەڵک گۆڕاوە خەڵک پێیان وایە کە لایەنی بەرامبەر جێگای متمانە نییە و لایەنی ئێرانی ئەگەر ئەیەوێت قەیرانەکە قوڵتر نەبێتەوە و ئەگەر ئەیەوێت ئێران بەرە و داهاتوویەکی تاریک و ئەتوانم بڵێم وەیشومەیە نەڕوا کە بە ئاسانی بەڕاستی کۆنەکرێتەوە ئەبێ سەرڕای ئەوەی کە هەوڵی دانوستان هەوڵی بەدەستێنانی مافەکانی خۆی هەوڵی ڕێکەوتن ئەدا بە هەمان شێوە هەوڵی ڕاگررتنی ئەو مافانش بدا کە لە ئێستادا هەیەی بەتایبەت بابەتی موشکی لە ئێستادا ئەتوانم بڵێم لای خەڵک زۆر پڕڕنگ بووەتەوە ئەسان ڕووداوێکی سەی ڕوویدا ئەڵێ مێشکی خەڵکی ئێران یەکسەر تووشی گۆڕانکاری بووە لەسەر ئەو بابەتە پێیان گەیشتووە کە گەیشتون بۆ ئاستەی کە ئەڵێن ئەگەر ئەو بابەتی موشکیە نەبووە دیار نەبوو شەڕی 12 ڕۆژە چەند ڕۆژ درێژە بکێشەوە چیمان بەسەر بێ و تەنانەت زۆرێ لەو کەسانش کە پێشتر ڕەخنەگری یارمەتیدانی حکوومەتی ئێران بە وڵاتانی ناوچەکەم و لە ئێستادا ئەڵێن پێشتر ئێمە گاڵتەمان بەوە کرد حکوومەتی ئێران ئەویت ئێمە بۆیە لە سووریا شەڕەکەین بۆیە لە لوبنان شەڕەکەین کە شەڕەکە نێتە یا بۆیە لە دەرەوەی سنوورەکانمان شەڕی داعشەکەین بۆەوە داعش نێتە ناو خاکی ئێرانەوە یا دوژمن نێتە ناو خاکی ئێرانەوە خەڵکی خۆمان پارێزراوە بین بەڵام ئەڵێن لە ئێستادا خەڵکە و کاتە ڕخنیان لەو بابەتاگر بەڵام لە ئێستادا ئەڵێن ئەو سیاسەتە دروست بوو ئەو سیاسەتە وای کرد کە ئیسرائیل ئەمریکا داعش یا هەر لایەنێکی تر نەتوانێت ڕاستەوخۆ ئێران بکاتە ئامانج و ئەڵێن بۆ نمونە ئێمە لە کاتی خۆی لە ماوەی چەند ساڵە لە سووریا نزیکەی ئێران 1000 کەسی بوونە قوربانی کەمتر لە 1000 کەس بەڵام لە 12 ڕۆژە ئیسرائیل بە هێرشی ڕاستەوخۆ زیاتر لە 1100 ئێرانی کردە قوربانی و هەموو ئەمانەوەی کردووە بەڕاستی لە ئێستادا خەڵک سەرڕای ئەوەی کە چاوەڕوانی ئەوەندانوستان و ڕێکەوتن هەبێ بەڵام خوازیاری پاراستنی مافەکان و بە تایبەت ئەوەی کە ئێران توانێت بەرگری لە خۆی هەبێت. سامان سلێمانی پەیامنێری کورسات نیوز سپاس بۆ زانیاریەکانت بەڕاستی دەستگا و میدیار پەیامنێری وەکو تۆیە بێ سامان ماشەڵڵا پڕزانیاری و ورد و بەدیقەت خۆشەویستان بە یارمەتی هاوکاران بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە خواتان لەگەڵ